تا دێت چین و توێژەکانی کۆمەڵگا بەهۆی خراپی دۆخی دارایی و وەستانی کار و کاسبی و نەدانی موچە ژیان و گوزەرانیان خراپتر دەبێت. یەکێک لەو چینانەش کرێنشینانن کە پێنەدانی موچە ژیانی ئەوانیشی هێندەی تر سەخت کردووە و سەرڕای ئەوەی کە لەسەر بژێوی ڕۆژانەیان قەرزدار دەبنەوە زۆریان نەیانتوانیوە کرێی ئاو و کارەبا و خانووەکانیان بدەن. کە ئیشی ژنیان ڕاستەوە کە دەگەڕێن بۆ هەر شوێنێک دەچن نارمەگەی لە بری ناساوی خۆوەری گرن ئەگەنا وەریان ناگرن لە ئیش و کاسبیانی بارودۆخ زۆر ناخۆش بووە. کرێخانیمان پێ نادرێ کە پارەی مۆلێ دووسێ مانگمان دەکەوێتە سەر عنی وازەکە زۆر ناخۆشە. پیاوەکەشم کرێکارە وازی باریداراییم ناخۆشە بەخۆشم نەخۆشم ئێستا دکتۆر داوای عملیاتی کردی عملیاتەکەشم گرانە بە 45 وەرەقەیە توانای ئەوەم یعنی هێشتا عملیاتی بکەم. لە هەرێمێکی وەکو کوردستان کە خاوەنی داهاتێکی بێشمارە لە داهاتی سەرزەوی و ژێرزەوی دەبوایە کرێنشینی نەبوایە نەوەک بەهۆی نەدانی موچە گرفتیان بۆ دروست ببێت و کرێی سەری مانجیان پێنەدرێت. بێگومان هەمان ئەزانین ئەو وەسی بێ موچەیە و بە سێ مانگ موچێک دابەشکردن کاریگەری لەسەر تێکڕای کۆمەڵگا دروست کردووە بە تایبەتی لەسەر کرێنشینان کە زۆربەی هەرێ زۆری کرێنشینان دەبوایە ئێستا لە موچەی مانجی حەوت کری مانجی حەوتیان دابێت لەوانێت 2 مانگ 3 مانگ خەردار ببنەوە بە دەردی کوردوتنی هەر ئەم موچەیەکە دەهێت بەڕاستێکە هەر موچەیەکە بەشینی خوراوە بەسی ئەو دوو سێکرەی ئەکات کە کرێنشینەکان قەردارن بەڕاستی. یەکێک لەو چینانەشکەوە با بڵێن کاریگەریەکەی دووقاتە بریتە لە چینی کرێنشینان و ئەوانێکەوە کرێچین کە ئەوان هەموو ڕای ئەوانەی هەموو ئەو بارگرانیانی کە هەیە ئێستا لە ژیاندا هەیە ئەوان مەسەلەی کرێچیەتێکەش کە ناچارە بۆ سەری مانگ کرێخانوەکەی بدا بێگومان ئەوە لەو ڕۆژەوە کاریگەری با بڵێن دووقاتە بۆ خەرچی کرێچی و کرێنشین. خراپی بارودۆخی ژیان و نەبوونی هەلی کار و کەمی داهات وای کردووە هاوڵاتیانێکی زۆر لە خانوویکرێ دابن و لە دۆخێکی خراپدا ژیان بگوزەرێنن. بە پێی ئامارە نافەرمیەکانیش لە سۆران نزیکەی 5,000 کرێنشین هەیە. هەموو ئەمانەش دەگەڕێتەوە بۆ خراپی دارەدانی وڵات و بوونی چینایەتیەکی زۆر کە بەرپرسان لەسەر حسابی هەژاران بوونەتە خاوەنی ملیاران دۆلار و پرۆژەی زەبەلاح و شاری خەونەکان. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.